دڵشاد حەمید ئەو مرۆڤە دڵسۆزە و خۆبەخشەیە کە بێ بەرامبەر و لە سەر ئەرکی خۆی خزمەتی خوێندنی کوردی دەکات. ئەو مامۆستایە لە یەکێک لە قوتابخانەکانی قەزای داقووق وانە بە قوتابیەکانی دەڵێتەوە. لە هەمان کاتدا ئەرکێکی پیرۆزی لە ئەستۆ گرتووە و لەگەڵ دەستپێکی ساڵی نوێی خوێندن هۆیەکانی خوێندن کە بریتین لە کەلوپەل و پێداویستی خوێندکاران بە تایبەتی وانەی کوردی و بیرکاری خۆبەخشانە دروستی دەکات. ئەم ژورم تایبەت کردووە بۆ دروستکردنی هۆیەکانی فێرکردن بۆ بابەتی بیرکاری و کوردی. هەموو ساڵێک پێش دەستپێکردنی داوام هۆیەکانی ڕوونکردنەوە دروست دەکەم، دواتر دەیگوازمەوە بۆ قوتابخانە. بۆ نمونە بۆ بیرکاری ژمێریارم دروستکە، ژمێریارە چەند ژمێریارێکم دروستکرا. ئەمە بۆ کردداری کۆکردنەوە و لێدەرکردن و دابەش و کارڕەت. لێرە یەکان و دەیانم دروست کردووە. بە هەمان شێوە پیدی و برگەکان ڕای کێشم، هەر شتێکی جوان ببینم لە ئەنتەرنێت لە گوگڵ ڕای دەکێشم و کۆپی دەکەم. زۆر خۆشحاڵە بم کە شتی نوێ دروستکەم بۆ قوتابیەکانم. هیوادارین ئەم ساڵیش دەوام ئاسایی بێتەوە و چیتر قوتابیان دوور نەبن لە پەروەردە و زانست. ئەم هۆیانەش هەمووی لەسەر ئەرکی خۆم دروستی دەکەم. مامۆسایان و خوێندکارانی سنوورەکە بە دڵسۆزی و خەمخۆریەوە بە هەوڵەکانی دڵشاد حەمید سەرسامن و وای لێ هاتووە بەهۆی ئەو هەنگاو کە میوێنەیە قوتابیەکان بیری بکەن و هەمیشە هەواڵی بپرسن. خۆمانەوە کۆڕی ماسەشا سوودمان لێ بینیوە، یعنی چەند جارە چین سێری قوتابخانەکەین سێرەکەین، یعنی هۆیەکانی فێرکردنی تازەی هێناوە، شتی نوێەکە، قوتابیەکانی خەڵاتەکە، یعنی هانیان دەدات، فێریان دەکات. بەڕاستی مامۆستا دڵشادیان خۆشی و مامۆستایەکی زۆر سەرکەوتوو و هیوادارم هەر سەرکەوتوو بێت. مامۆستا دڵشاد ئەو وانەی کە فێریەکە و کوردیە یان بیرکاریە هەرچی کامێکی تا زۆر بە جوانی ئەیکاتە مێشکی تەلەبەوە. لە بیدایەوە کە خوێنێت بیدای خوێنین ئەکرێتەوە ئەو ئامێری زۆری هێناوە لەسەر ئەرکی شانی خۆی هاوردێتی هەر هەمووی فێریان نکات. ئەو فێرکردنی مامۆستا دڵشاد ێکە ڕەبی نمونەی زۆر بێ. مامۆستا دڵشاد زۆر بە زەحمەت ئەم ئەرکێ لە ئەکا. زۆر جار کەسانێک بە هەوڵ و خەمخۆریان بۆ دەوروبەر ڕێگایەکی تاریک ڕوون دەکەنەوە و خزمەتی بەرچاو دەکەن. ئەمەش تەنها لە کەسانی مرۆڤدۆست دەوەشێتەوە کە مامۆستا دڵشاد حەمید یەکێکە لەو کەسانە. محەممەد ئەڵماس، گەلی کوردستان، داقووق.